جەنگی ئێران و ئەمریکا و داخستنی گەروی هورمز ئابووری عێراقی لە ساڵی 2026دا ڕوبەڕووی قەیرانێکی بێوێنە و مەترسیدار کردووەتەوە کە هەڕەشە لە سەقامگیری دارایی وڵات دەکات. بە پێی نوێترین ئامارەکانی ڕوانگەی ئیکۆ عێراق بۆ کاروباری ئابووری لە 6 مانگی یەکەمی ساڵی 2026دا عێراق تەنیا 440 ملیۆن بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. ئەمە لە کاتێکدایە کە بەهۆی لێکەوتەکانی جەنگ و ئاڵۆزیەکانەوە وڵات نزیکەی 303 ملیۆن بەرمیل لە ئاستی ئاسایی بەرهەمهێنانی خۆی لەدەست داوە. ئەم کورتێنانە گەورەیە ئاماژێ بۆ دروستبوونی کەلێنێکی کوشندە لە داهاتی گشتی وڵاتدا کە ڕاستەوخۆ کار دەکاتە سەر توانای دەوڵەت بۆ دابینکردنی خەرجیە بنەڕەتیەکان و موچەی فەرمانبەران. ئامارەکان دەری دەخەن سەرەتای ساڵ هەناردەی نەوت ئاسایی بووە کاتێک لە مانگەکانی کانونی دووەم و شوباتدا ئاستی بەرەمێنان لە سەر و 4 ملیۆن و 100 هەزار بووە لە ڕۆژێکدا. بەڵام لەگەڵ دەستپێکردنی جەنگی سەر ئێران و بە تێپەڕبوونی کات دۆخەکە بە شێوەیەکی دراماتیکی گۆڕا. لە مانگی ئاداردا بەرەمێنان بۆ 1 ملیۆن و 900 هەزار بەرمیل دابەزی و لە مانگی ئایاردا گەیشتە نزمترین ئاستی کە تەنیا 1 ملیۆن و 400 هەزار بەرمیل بوو لە ڕۆژێکدا. ئەم پاشەکشە توندەی بەرهەمهێنان کە نەک هەر کاریگەری لەسەر هەناردە بەڵکو کاریگەری لەسەر متمانەی بازاڕە جیهانیەکانیش بە وزەی عێراق هەبووە، ئەوەش نیشانەی ئەوەیە کە ژێرخانی ئابووری وڵات لە بەردەم هەڕەشەیەکی جددیدایە. شارەزایان هۆشداری دەدەن لەوەی عێراق لە هەموو وڵاتانی ناوچەکە زیاتر زیانی داخستنی گەروی هورمزی بەردەکەوێت. بەو پێی ڕێژێکی زۆری هەناردەی نەوتەکەی بەستراوەتەوە بەو گەروەوە. لە ئێستادا جوڵەی کەشتیە نەوتیەکان بۆ کەمترین ئاست دابەزیوە و تەنیا 16 کەشتی لە ڕۆژێکدا تێدەپەڕن. ئەمەش وای کردو عێراق نەتوانێت نەوتەکەی بگەێنێتە بازاڕەکان. بەردەوامی ئەم دۆخە دەبێتە هۆی کەمبوونەوەی بەردەوامی داهات، تەنانەت ئەگەر نرخی نەوتیش بەرز بێتەوە، چونکە بڕی هەناردەکرا و زۆر لەوە کەمترە کە بتوانێت هاوسەنگیە داراییەکان بپارێزێت. گرفتێکی دیکە ئیستراتیژی ئەوەیە کە عێراق لە ئێستادا هیچ ڕێگەیەکی جێگرەوەی خێرای بۆ گواستنەوەی نەوت لە بەردەستدا نییە. ئەو پرۆژانی وەک جێگرەوە پێشنیاز کراون وەک ڕێگای شام یان بۆریەکانی سووریا و تورکیا پێویستیان بە 2 بۆ 3 ساڵ کات هەیە بۆ جێبەجێکردن. ئەم بۆشاییە کاتیە وا دەکات ئابووری عێراق بەدیلی لە دەست قەیرانە جیۆپۆلیتیکەکاندا بمێنێتەوە. هەر بۆیە پێویستە بە خێرایی بیر لە پاراستنی ڕێڕاوەکانی ئێستا و دۆزینەوەی چارەسەری خێرا بکرێتەوە بۆ ئەوەی داهاتی وڵات لەوە زیاتر زیانی بەر نەکەوێت و ئابووریەکە بە تەواویدا نەڕمێت. لە کۆتاییدا ئەم قەیرانە نەک هەر زیانی کاتی هەیە بەڵکو مەترسیەکی درێژخایەنیش بۆ سەر پاشە ڕۆژی عێراق دروست دەکات. بە جۆرێک ناسەقامگیری لە دابینکردنی وزە وڵاتان هان دەدات خێراتر بەرەو وزە نوێبووەکان و ئۆتۆمبیلی کارەبایی هەنگاو بنێن. ئەمەش بەهای نەوت لە داهاتوودا کەم دەکاتەوە بۆ وڵاتێکی وەک عێراق کە تەنیا پشت بە یەک سەرچاوی داهات دەبەستێت. ئەمە هەڕەشەیەکی کوشندەیە. ئەگەر حکوومەت نەتوانێت سەرچاوەکانی داهات هەمە جۆر بکات و ڕێگەی جێگرەوە بۆ هەناردەکردن نەدۆزێتەوە، ئەوە عێراق بەرەو داهاتوێکی لێڵ و داڕمانێکی ئابووری گشتگیر دەچێت.